سڵاو ئازیزان خۆشەویستانی تۆڕی میدیای ڤار لە هەر شوێنە سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش بێت. پێشبینەکانی کەشوها لە هەرێمی کورسان بۆ ئەم چەند ڕۆژەی داهاتوو پێشبینەکرێت بەگشتی بەم شێوازە بێت بەهۆی جێگیربوونی ئەو بەرزە پاڵەپەستۆی کە لەسەر هەرێمی کوردستانە وەکو پێشترش ئاماژەم پێکرد بوو کە ئەم ماوە بەهۆی ئەو بەرزە پاڵەپەستۆیە هەرێمی کوردستان لە کەشێکی سەقامگیر ئەمێنێتەوە پلەکانی گەرمە لەو ماوەی هەڵکشان و داکشانەکە. پێشبینی مانوایە کە لە 20 مانگەواتە لە سبەینەوە تاوەکو 23 ئەم مانگە پلەکانی گەرمان بە چەند پلێک دووبارە هەرێمی کورسان لە هەرێمی کورسان بەرز بێتەوە کەشێکی نیمچە تااقەت پڕکەن لە هەرێمی کورسان بە گشتی دروست بێت کە ئەم دۆخێکی کاتیە پێشبینی منوای هەر لەو مەودایشداوەتە 23 مانگ هەندێک کات کە شەوە ناسەقامگیر بێت و لێرە و لەوێ بارانبارین بە بڕی جیاواز ببارێت پارێزگای سلێمانی ڕاپەڕین سۆران هەولێر دوهۆک بەڵام تاکو ئێستا جێگیر نەبوو و ڕێژەی بارانەکەش کەمەوە لە ناوچە شاخاوەکان ژەگەری بارینی بڕێک بەفر هەیە. پلەکانی گەرمە تاکو و کاتێ هەڵکشان و داکشانەکات لە پاش 24 مانگەوە پلەکانی گەرمە دابەزێ و لە 26 ئەم مانگە پێشبینەکەن شەپۆلێکی سەرانسەری بگاتە هەرێمی کوردستان و تاکو ئێستاش کە لەگەڵتان ناقساکەم شەپۆلەکە دڵخۆشکەرە ڕێژێکی باشی بارانیشی پێ ئینشاءڵڵە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان کە بەپێی نێترین گۆڕانکاری بێت کەمترین بڕ 8 میلیمە و زۆرترین بڕی بارانیش زیاترە لە 30 میلیمەتر بارانبارین و وەستانی باران و کەشێکی وشک و کەم بارانی لە هەرێمی کوردستان ئەمە دۆخێکی زۆر کاتیە و پشت بەخوای گەورە وەرزی بارانبارین هێشتا ماوێتی و بارانباری نەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان چونکە حاڵەتی بەرزە پەڵەپەستۆلی نێوەرزەکاندا حاڵەتێکی زۆر ئاسایی لە هەرێمی کوردستان و جیهان بەگشتی بۆیە لە ساڵەکاندا بە زۆری ئەم حاڵەتانە دروستە بێت و دروستیش بوو هەر بەرداوامیشە بێ ئەم حاڵەتانە بەگشتی بۆیە بارانبارین کۆتایی پێ نەهاتەوە پێشبینیمانەوە هەر لە ناو ئەم مانگە پیرۆزەیە بارانبارین بگەڕێتەوە هەرێمی کوردستان و مانگی داهاتوش بە هەمان شێوە بارانی تیا بێت بە پشتیوانی خوای گەورە کۆتایی پێ نەهاتووە. والله ئەعلەم هەر شاد.